خۆشەویستانم، هاوکاتی بەردەوامی توندوتیژیەکان لە سووریادا ئەو سووریایانەی سەردانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایان کردووە نیگەرانی و دوودڵیان هەیە لەسەر گەڕانەوەیان بۆ سووریا کاتێک ڤیزەکانیان تەواو دەبێت. لە ئێستادا بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما کەوتۆتە تاوتوێکردنی بارێکی پاراستنی تایبەت بۆ ئەو وڵاتیە سووریایانەی بەسەردان لە ئەمریکان و بەپێی ئەم بارە تایبەتە ڕێگەیان دەدرێتە لە ئەمریکادا بمێننەوە تا ئەو دەمەی گەڕانەوەیان گونجاو دەبێت بۆ سووریا. سوریایە ئەمریکاییەکان جارێکی تریش لە واشنگتنی پایتەخت دژی حکوومەتەکەی بەشار ئەسەد خۆپیشاندانیان کرد. زۆریان نیگەرانن بەرامبەر ڕەوشی خزم و کەسوکارەکانیان کە بۆ سەردان لە ئەمریکان و دەبێ بگەڕێنەوە بۆ سووریا کاتێک ڤیزەکانیان تەواو دەبێت. یەکێک لەوانەی لە بەردەم ئەو مەترسی گەڕانەوەیەدایە نەسیب نیۆڵاتیە، خوێندکارێکی سووریە کە بۆ خوێندنی کارداری لە ئەمریکایە. پڕانیاوان خوێندکارن ئەزوان ناز دەکەم دەترسن ڤەگەڕن سووریا، نەزانن چ بکەن، نەڕەحەتی نە هەر ئەوە چ دناف سووریادا دەبتن یان گوهداریکردنا پەیامێن نەخۆش، بەلکو کێشە دیگەلمە بخۆیە ئەگەر دەمێ ڤیزێ نەما دەوێت ڤەگەڕن سووریا. دەنگی ئەمریکا زانیوێتی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما لەوەدایە ڕێنمایی دەرکا بۆ ئەوەی پێی دەڵێ باری پاراستنی کاتی بۆ ئەو سووریایانەی ئێستا لە ئەمریکان. ئەگەر ئەو ڕێنماییانە پەسەند کران ڕێگە دەدرێت بەو سووریایانەی بۆ گەشتیاری کارداری خوێندن یان بە هەر هۆیەکی تر بێهاتوونەتە ئەمریکاوە ماوەیەکی زیاتر بمێننەوە تا ئەو دەمەی ڕۆژی سووریا سەقامگیر دەبێت. لە سەرەتای ئەم مانگەدا بوو 6 سیناتۆری دیموکراتەکان پەیامیان بۆ سەرۆک ئۆباما و داوایان کردووە هەنگاوی خێرا بگیرێتە بەر تایبەت بە باری پاراستنی کاتی بۆ سووریەکان. لەو پەیامەدا هاتووە ناچارکردنی ڕۆژنەوەی سووریەکان لە نێوەندی توندوتیژیە بەردەوامەکانی سووریادا دەبێتە مای بنکۆڵکردنی پێشەنگی ئەمریکا و هەروەهاش لەگەڵ ڕۆڵی باوی ئەمریکادا ناگونجێ بۆ پەنادانی ئەوانەی لەدەست سەرکوتکردن هەڵدێن. پارێزەر عابد ئەیوب لەگەڵ گەورەترین ڕێکخراوی عەرەبی ئەمریکاییدایە بۆ مافە سیڤیلیەکان لە ئەمریکا و یارمەتیدەر بووە لەو یادداشتنامەی لە مانگی یەکدا ژمارەیە لە ڕێکخراوەکان داویانە بە وەزارەتی ئاسایشی نیشتیمانی سەبارەت بە باری پاراستنی کاتی. ڕەوشە مرۆڤانی لە سووریا گەلک خراپە، نەچارکردنا ڤەگەڕیانێ ji بۆ سووریا کارێکی نەمرۆڤانیە، نابێت ژیانەوان کەسا بکەتە خەتەرێ. دەما وەزارەتا دەرڤە بزانت باڵیۆزخانە وێ لە دیمەشقێ ji کارمەندên wê re neparastiye، ئەڤە wê watayê didەtin سووریا بخوا نە ئارامە ji welatiyên wê re jî. زانیاریەکان لە بەشی کۆچبەری وەزارەتی ئاسایشی نیشتیمانی وان نیشان دەدەن نزیکەی 3000 سووریایی سوودمەند دەبن لە باری پاراستنی کاتی، هەرچەندە چالاکوانە ئەمریکاییە بەڕەسەن عەرەبەکان لەو بڕوایەدان ژمارەکە زیاترە. هەرچۆنێک بێ باری پاراستنی کاتی بۆ کەسێکی وەک نەسیب مەسەلەی ژیان و مردنە. وەزارەتی ئاسایشی نیشتیمانی لەسەر ماڵپەڕەکەی خۆی بڵاوی کردوێتەوە بەم زوانە ڤیزای باری تایبەت بە سووریاییەکان دەدرێن.